پارتی و یەکێتی ئەو دوو حیزبە گەورەیی کە ساحێبی چەک و سەرۆت و سامانی ئەم هەرێمن ئەوانە هەردووکان کێشەیان هەیە کاتێ مەتاری سلێمانی داخرێ حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەکانی پارتی بەجددی ناکەونە سەرخەت بۆی و مەتارە بکرێتەوە کاتێ مەتاری عربەت بردومانەکرێ ئیدانەیەکی بەقوت لەلایەن حکوومەت و سەرێک حکوومەتەوە نایەتە دەڕۆ حیزبە سیاسیەکان هەڵوەستە ناکەن بەرامبەر ئەمە دیسانەوە بینی کاوەی لە هەولێر ڕوێە لەلایەن ئێرانەوە بەو موشەکە و کەوەکو وتم ئەمە ئەگەر گەورەترین دوژمنایەتی شەبێ لە بینێ ئەو دوو دەوڵەتە ئەمە ناکرێ بەرامبەری ئەبینێم دەڤەرە بێدەنگە بێ لە سەرە مەسەلا تەنها بەیانێکی زعیف دەرەکە ئەم ناکۆکیە سیاسیانە بۆ حیزب ڕەنگە تا کەمێک گونجاوێ بەس بۆ هەرێمەکە و بۆ کورد و بۆ نەتەوەی کورد زۆر نەگونجاوە چونکە ئەوان مەساڵحەکانی خۆیانن هەتا ئێستا ئەڵم خەڵک لیان قبول کردوون بەڵام لەسەر خاک ئەوە کوردە زۆری هەتا ئێستا ئەوە لە تاریخێکی کۆنەوە هەتا ئێستا گەلێکی بینەوە شەڕی گەورەمان لەسەر خاک بووە شەڕی گەورەمان لەسەر دروستبوونی سەرکردە نەبووە ئێمە ئەگەر سەرکردەمان هەبێ بێستا هەست بەو مەسئولیەتە گەورە بکە ڕەنگە من ناڵێم هەمووی بەڵام ئەمەی کە ئێستا ڕۆیە سەبەبەکەی بگەڕێتەوە بۆ حیزبە سیاسیانە